خۆشم دەوێی وەکو ئەوەی سبەی بمرم، غەریبیت دەکەم وەکو ئەوەی هەتایە بژیم. لە نێوان من و ژیاندا تۆ هەیت، بۆیە ئێستا لەگەڵ دنیا لەو ژن و مێردە دەچین لەبەر خاتری منداڵەکەیان جیانابنەوە. لێشت دوور بکەومەوە، هەر ئەوەیە چۆن شێوەکار یەک دوو هەنگاو دەکشێتەوە و تەماشای تابلۆکەی دەکات. ئەو بەیانیەی لە سلێمانی بە بینینی تابلۆی ئۆتۆمبیلێکی ژمارە ئەربیل دڵم داخورپا، زانیم تەواو خۆشم دەوی. لەگەڵ ئەوەی باشیش نەژیام، تەمەنم بەخشیێتۆ وەک ئەو دایکەی هێشتا تێر نەبووە و نیوەی چێشتەکەی خۆی دەخاتە قاپی منداڵەکەیەوە. بۆ ئەوەی دووریت لە یادەوەریمدا جێی بێتەوە، ناچار لە مێشکمدا هەرچی گۆرانیم دەزانی سڕیمەوە. ئێستا لە سەیرانی هاوڕێکانمدا سەر دەلەقێنم، بەشدار نابم لە گوتنەوەی گۆرانیەکان، تەنیا لە کۆتاییەکاندا دەڵێم ئامان ئامان. ئەم ژیانە خۆی بریندارە، حەق نەبوو تۆش بیت و ڕۆڵی خوێ بژێڕیت. بە دەنگ و خۆشەکەت گوتت دەڕۆم، لەو کچە جوانانە دەچوویت، لە دەرمانخانەدا بە خەندەیەکی شیرینەوە شڕوبێکی تاڵت دەدەنێ. وەک مامبرایمی نانەوە منیش سبەی نان زوو لە خەو هەڵدەستم. لە گەنمی ئەو یادەوەریانەی ڕۆژگار هاڕیونی ئار دەخەمە ناو سەتلی ڕۆژمەوە و فرمێشی تەعزیەکان، فرمێشی عاشقەکانی تێدەکەم. دەیشێلم و دەیشێلم، بێتۆیی هەویرێکە پێویستی بەوەنەی ئیسراحات بکە، دەم و دەست دەبێتە کارەسات. سەرەتای خۆشەویستی خەمەکان ساوان، بە چەند دڵۆپێک لە شیری ئای ئای مەمچی گۆرانیەک ژیر دەبنەوە. وردە وردە خەمەکان گەورە دەبن و بتمانەت بە هاواریش نامێنێت. دوو جار لەسەر یەک بە توندی چاوت دەنووقێنی و دەڵێیتە فرمێسک ڕێگاکە ئەمینە بڕژێ. هەر خۆت دەزانی چەند چیرۆکت دۆڕاندووە تا تێگەیشتووی ئەوانەی بە تەمای هاتنەوە نەبوون، هەر ئەوان بوون بۆ یەکەم جار ڕستەی هیوای بەختەوەریت بۆ دەخوازمیان داهێنا. هەمیشە ئیرەیم بەو پیرەمێردەی دراوسێمان بردووە، تووشی لە بیرچوونەوە بووە و هەموو خەڵک بە مەلای گەڕەکیشەوە بە ناوی ئەو ژنە بانگ دەکا کە خۆشی دەویست. جێت هێشتم گلەی ناکەم، ژن ئەسلی ئاوە کەواتە یەکێ لە خۆکانی هەڵم. جێم هێشتی گلەی مەکە، پیاو ئەسلی لمە کەواتە یەکێ لە خۆکانی سەراب. خۆشەویستیمان جەژنی لەدایک بوونمان بوو، سەرەتا پیرۆزباییمان لە یەکتر کرد، دواتر لە ئاردی پەیڤ و فرمێسک کێکمان دروست کرد، لە ماڵ ئاواییدا مۆمەکانمان کوژاندەوە و ئیتر نۆرەی چەقۆ هات. لە جەسەدا موو لە هەمووان بە وەفاترە، وەک قەرەبوو بۆ هەر ڕۆژێکی ڕەش تاڵێکی سپی دەبێ. کەشتی بووم و دەمویست لە ژیانێکەوە بگوازمەوە بۆ ژیانێکی جوانتر، هەر کۆستە و پاچەدارێکی لێکردمەوە. ئێستا بە بەرچاومەوە ڕۆژانە سەدان خەونت دەمرن و منیش بە زەحمەت بەشی یەک تابوت دەکەم. وەکو هەنجیر هەندێک قسەی شیرینی تۆ مشک کردوتەوە بۆ ئەو کاتانەی لێرە نیت.